بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤ ئێوارەتان باش. خۆشحاڵم من بنار مستەفا بۆ شەمەیەکی تر دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان 29 ئۆکتۆبری 2022 پێکهاتووە لە چەند تەوەری جیاواز. سەرەتا سەبارەت بە پێکهێنانی حکوومەت لە عێراق قسە و باسێکمان دەبێت، دواتر سەبارەت بە دۆخی ئێران قسە و باسێکی ترمان دەبێت، هەروەها سەبارەت بە پڕۆژە یاسای ڕەشنووسی پرۆژە یاسای کار و کاروباری کرێکاران لە کوردستان بابەتمانە بێت. هەڵبەت بڕگە و بابەت و کردەفیتوی ترمان بۆ ئامادەکردون کە لە میانی بەرنامەکانی ئەم شۆماندا پێشکەشتان دەکەین. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن لەگەڵماندا و با دێڕێک پرسیارەکانتان یان سەرنجەکانتان بنووسن و ئێمە لێرە تاوتوی دەکەین. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی ئازیز، یەکەم تەوەری بەرنامەی ئەمڕۆمان سەبارەت بە پێکهێنانی حکوومەتە لە عێراق و لەگەڵ عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوەی پێشەوە گفتوگۆیەکمان دەبێت. عەبدوڵڵا مەحموود، ئێوارەت باش و سپاس بۆم دەرفەتەی پێت داین. زۆر سپاس بۆ ئێوەوە بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ تیڤ. ئەوەکو بینیتانەوە لە سلەیمانی کارەبا کوژایەوە، هیوادارین زوو بگەڕێتەوە بۆ لامان. جارێکی تریش لە پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکاندا تووشێم حاڵەتی کارەبا کوژانەوە دەبین. بەڵام لەسەر پێکهێنانی حکوومەت لە عێراقدا ساڵێک زیاترە هەڵبژاردن کراوە و دوای ساڵێک توانرا کە سەرۆک کۆمار هەڵبژێرێت و ئێستاش بەنیوە ناچڵی حکوومەتە خەریکە پێگێت هێشتا چەند مەزارێک ماوە پڕکرێتەوە. بەڵام ئەگەر پرسیارێکی کۆی گشتی بکەین، ئەم پرۆسەیە چیمان پێ دەڵێت کە دوای ساڵێک لە ئەنجامدانی هەڵبژاردن و دوای ئەم هەموو من بلانەیە نێو ئەحزابەکانی دەسەڵات خەریکن بەوەی کە حکوومەتێک پێک بێنن؟ بەڵێ، جارێکیکە سپاس بۆ تۆ بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ تیڤ. ئەوەی کە ئێستا لە عێراقدا دەگوزەرێ و ئەو حکوومەتی کە ئێستا پێکێنراوە لەوانەیە باشترین نیشانەوە بەڵگە بێت بۆ دەرخستنی ناوەڕۆیی ئەو هێزە بورژوازیانەی لە عێراقدان و ئەو هێزانەی کە ڕۆژانە بانگەشەی ئەوە دەکەن کە دەیانەوێت عێراق لە قەیران ڕزگارکەن، عێراق بەرەو ئایندەیەکی باش بێت. خودی ئەمە نیشانەی ئەمەیە. خۆتان وەک خۆشتان باستان کرد لە کارەبا کوژانەکەەوە دەست پێ بکەم کە هەر ئێستا چۆن لە کوردستان لە کاتی بەرنامەکاندا کارەبا دەکوژێتەوە، لە عێراقشدا تا ئێستا دوای نزیک بە 20 ساڵ لە ئەو هێزانەی کە ئێستا دەسەڵاتیان بەرەوسێ هێشتا کێشەی کارەبا لە عێراقشدا حەل نەبوو. ئەگەر بێمە سەر وەڵامی پرسیارەکەشتان دوای زیاتر لە ساڵێک لە کێشمەکێشم و هێنان و بردن و ململانەیەکی گەورەی نێوان نێو خانەوادەی بورژوازی لە عێراقدا، لەلایەکەوە خانەوادەی بورژوازی شیعی، لەلایەکەوە لەگەڵ ناسیۆنالیزمی کورد و سەرنجام دوای بێنە و بەردەیەکی زۆر، دوای جوڵاندنی میلیشیاکان، دوای هێنانە سەرشەقامی هێزەکانی خۆیان، دوای ئاکسیۆنی ڕێکخراوەیی، دوای نۆکەرایەتی و نۆکەرپیشەیی و خۆبەستنەوە بە وڵاتەکانی مەنتیقا و دوای ساڵێک ئەم جاتوانی ویانە حکوومەتێک پێک بێنن کە حکوومەتێکی لەرزۆک، حکوومەتێک کە بە هەموو پێوانەیەک درێژکراوەی حکوومەتە شکست خواردوەکانی پێشخۆیەتی، چ لە تەرکیبەکەی و چ لە هەتا لە دەموچاوەکانیش بە جۆرێک ئەمانە دووبارە. ئەوانە هەموو پێمان دەڵێت کە ئەم هێزانەی کە لە عێراقدان هێزگەلێکن بە معنای کەلیمە، بە معنای وشە، هەتا دژی حکومەتدارین، یعنی هەتا دژی حکومەتدارین بە معنا بورژوازیەکەشی، هەتا دژی ئەوەن کە ئینسان لە بچووکترین ئاستیدا متمانەیەک یا خۆشباوەڕیەکی بەو هێوازانە بێ کە بتوانن کارێک بۆ خەڵکی عێراق و کوردستان بکەن. دوای ساڵێک پێکهێنانی حکوومەتێک بە هەمان ئەوەلگۆیی کە لە 2003 درێژە هەیە. ئێوە دەزانن کە لە 2003 ئەلگۆی حکوومەتی لە عێراقدا لەسەر بنەمای بەشبەشێنەی قەومی و تایفی
لەسەر ئەساسی ڕێککەوتن و سازان دامەزراوە وە لە 2023 تا ئەم ساڵ کە پێک دێت تەماشارەکەی ئەم ئەلگۆیە شکستی خۆی لە هەموو زمینەکان دانیشان داوە لە زمینەی ژیان و گوزەرانی خەڵک تەماشای دەکەی نەیتوانی وە کەمترین یا سەرەتایین گفتەکانی خەڵکی عراق چارەسەر بکە وەڵام داتەوە نەیتوانیوە لە ئاسی ناوخۆدا ئەمنیەت بە وجود بێنێ نەیتوانیوە تەنانەت نوێنەرایەتی بورژوازی سەراسەری بکە وە فەزایەک بخڵقێنێکە کەڵەکەی سەرمایە لە وڵاتەدا زۆرێک بە ئارامی بچێتەوە نەیتوانی ئەوانە بکە وە لە پەیوەند بە خەڵکی کوردستانەوە کە تەماشا دەکەی نەیتوانی هیچ کامێک نەگرفتەکانی نەک هیچ گرفتێکی لەوانە چارەسەر نەکردو بەڵکە خودی ئەمە هێشتا ئەمانە بە هەڵواسراوی ماوەتەوە و هیچ ئومێدێکیش نییە کە ئەوەی کە ئەم حکوومەتە بتوانێت چۆن لە ئەوەی لە نزیک بە 20 ساڵی ڕابردوو ئەو حکوومەتە نەیتوانیوە سەرەتایی تنیشن چارەسەرکە لەوانە بەتە بۆ نمونە مەسەلەی ئاو کارە بە هەلی کار یا وەستانەوەیەک بەڕووی گەندەڵی ئەمانە نەیتوانیوە بیکە و پێم وایە ئەم حکوومەتی ئێستاش کە پێکاتوە بەم حاڵەتەیەوە ناتوانێت هیچ کارێکە لانی کەم بەو دەلیلەی کە ئەگەر تەماشا بکەی ئەم حکوومەتی کام جارە پێکاتوە بەپێی کارنامەکەی خودی محەممەد سوودانی بۆ 1 ساڵە و ئەم حکوومەتە هەتا ئەگەر بۆ 4 ساڵیش وایە لەگەڵ دوو گرفتی گەورە بەرەو ڕۆبوو گرفتێکیان مەسلەی ناڕزایەتی جەماوەریە لە عێراقدا کە خەڵکی کرێکار و زەحمەت کێش و نەدار و لاوان بۆ هەلی کار و خزمەتگوزاریەکان و ژیان بۆ هەمیشە بۆی لە مەیداندا بوون و لایەنی چکەشی مانعی چکەیەوەیە کە ڕەوتێکیکە یا ئەلگۆی چکێ حکوومەتداری کە دەیویست حکوومەتی زوربەدا بمەزرێنێ ئەوەی کە ڕەوتی سەدر بە تایبەتی تیایدا بەردەستە بوو ئەمانە هەردوو لایەن دوومانعی زۆر گەورەی بەردەمە حکوومەتەن و حکوومەتەکەش کە پێکێنراوە بپەی ئەعلانی خۆیان حکوومەتەکە بۆ 1 ساڵە حکوومەتێک هێنان بۆ 1 ساڵ یعنی لە ئێساوان نیشانی داوەکە ئەم حکوومەتە حکوومەتێکی هەتە ئاسایی نییە بەڵکە حکوومەتێکە لەلایەکەوە دەیەوێت کە سەدر بێدەنگ بکە و شەقام بێدەنگ بکە سەدر بەوە دەیەوێت بێدەنگکە پێی دەڵێت کە فرسەتمان بدەنێ بە ئەم ساڵە لە بەردەستماندا بێ لەو ساڵەدا ئیمتیحانمانکەن پێویست ناکە هێز بجوڵێنن پێویست ناکە میلیشیاکان بخەنەگەڕ پێویست ناکە زارێککە ئەکسیۆنی ڕێکخراوەییتان بێن نەمەیدان پێویست بەوانە ناکە لێمان گەڕێن وەختەکەمان ساڵێک بۆ خۆی دەڕوات لێمان قبولکەن ئەمە لایەنی دووەمیش ئەوەیە کە بە خەڵکی ناڕازی جەماوەری ناڕازی و بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری دەڵێن ئێمە تەنها بۆ ساڵێکە دەیانەوێت ئەم بزوتنەوەی بۆ ساڵێک بخەوێنن یعنی ئەتوانم بڵێن بە ئەگەر کورتی کەمەوە دەتوانم بڵێن ئەم حکوومەتی 1 ساڵیەکی ئێستا پێکێنراوە بە معنایەکی کە نیوە حکوومەتێکە یا حکوومەتێکی پێک نەهاتووە بە بۆ معنای کە هەمان ئەو ململانەیەی لە چوارچێوەی لە دەورەی پێشودا لە چوارچێوەی ئەلگۆ و دامەزراندنی حکوومەتێکدا لە عێراق کێشەی لەسەر بوو وەکو خۆی هێشتوویەتەوە یا وەختێکی کەمی پێداوە دەتوانی بڵێ حکوومەتێکی ڕاگوزەرە حکوومەتێکی تێپەڕینە حکوومەتێکی وەقتیە کە دڵنیایە لەوەی کار لە بەرامبەر ئەو دوومانە گەورەدا ناتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ لەبەرەوەی کە دەزانێت لەلایەکەوە هێزەکانی شیعی سیاسی و ڕەوتی سەدر بە تایبەتی کە ئەلگۆیشکەی بۆ حکوومەتداری پێشنیار کردبووە ململانەیەکی گەورە لەسەری لە عێراقدا بەڕێوەچوو ئەتوانێت هەموو ڕۆژێ بە جوڵاندنی شەقام ئەم حکوومەتە ڕابوەشێنێ و دەتوانێت کارەکانی و حکوومەتە ڕابگرێت دیارەکە کارێکی هەبێ بیکە ئەتوانێت ڕای بگرێت ئەتوانێت فەشەلی بکات ئەمە لایەنێکی وە خودی بزوتنەوەی ناڕزایەتی بە زۆرێکشکە بە زۆرش کە زۆر چاوەڕێی کرد چونکە خودی خۆتان دەزانن خودی هەڵبژاردن لە عێراقدا ئەوەی کا پیانوت هەڵبژاردننی پێشوەختە لەژێر گوشاری بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەریدا پێکات بەرەساسی ئەوە پێکات کە حکوومەتەکەی عەبدولمەهدی بە هێزی جەماوەری کەنار خرا کەسی دوای ساڵێک لەوەی کە هەڵبژاردننی پێشوەختە کراوە و ئێستا تازە بە تازە دوای ساڵێک توانیویانە حکوومەتێک پێ بێنن ئەویش بۆ 1 ساڵ ئەوە نیشان دەدا کە خەڵک نابێ خەڵک هیچ ئومێدێک من کە پێم وایە کە هیچ کەسێک لە عێراقدا هیچ کەسێکی وشیار دیارە لە عێراقدا هیچ ئومێدێکی بەم حکوومەتە نییە و خودی پێکێنانی و حکوومەتە خودی چوارچێوە و کێشمەکێشێک کە
هێزەکان کردیان بۆ پێکێنانی ئەو حکومەتە خودی نۆکر پیشەیە کە ئەوان نیشانیادا لە ئاستی منتیقەکەدا و خودی ئەو ڕێگایانی کە بەرزتیانەوە گرت بۆ یەکلاکردنەوەی کێشەکە هەموو ئەوانە نیشانی دەدا کە ئەمانە ئەهلی حکومەتداری نین لە عێراقدا و ئەوانە ناتوانن حکومەتێک پێک بێنن کە کەمترین هەڵگری کەمترین چارەسەر بێ بۆ تەنانەت سەرەتاییترین گرفتەکانی کۆمەڵگەی عێراق لە حاڵێکدا نەک سەرەتایی گرفت کۆمەڵگەی عێراق دەرگیری گرفتی زۆر گەورەیە لەلایەکەوە گرفتی گەڕانەوەی بۆ نێو مەحفەلی نێودەوڵەتیە گرفتی میلیشیای گەورە و گەورەیە کە هێزەکان هەیەە لەگەڵ گرفتی بێزگەلەوە دەستێوەردانی دەرەکی هەمیشە بەرەو ڕووە لەگەڵ نەبوونی قانون بەرەو ڕووە لەگەڵ هەموو شتێک بەرەو ڕووە و تا دەگاتە مەسایلی سەراسەریەکە بۆ ئەو حکومەتە من پێم وایە نیشانی دالانی کەم لە پێکاتنەکەیدا نیشانیدا کە حکوومەتێکە نەک جێمانەی خەڵک نییە بەڵکە لەسەر بنەمای ورکردنی ئیرادەی خەڵکی کرێکار و زەحمەت چێژ لە ئاسی عێراقدا پێکاتوە. خۆشبەختانە کارەبای مۆلی تەخرایە کار و ئێستا ڕۆشنایەک هاتە ستودیۆمانەوە هیوادارین ئەمەش قەتع نەبێت. بەڵام لەسەر پێکێنانی ئەم حکوومەتەی عێراق شەڕ مەردانەیەکی زۆر لەسەر پۆستەکان لەسەر وەزارەتەکان هەبووە لە لایەکشە باز دەکرێت کامەت تەوافقی بووە بۆ نمونە هەر لە نێو ئەحزابە کوردیەکاندا کە 4 وەزارەتیان پێ بدرێت و شەڕ زۆر هەبوو لەسەرەوەی کەسیانی بۆ پارتی بەیان دوانی و یەکێتی چەندێکی بەرکەوێت. ئەم شەڕ مەردانەیە لەسەر ئەم وەزارەتانە چیمان پێ دەڵێت؟ سەرەتا پێم خۆشەوە بڵێم کە لە پێکێنانی ئەم جارەی حکوومەتی عێراقدا وەکو هەموو جارەکانی کە ئەوەی کە چاوەڕوانکراوە دیارە ڕۆڵی ناسیۆنالیزمی کورد و مامەڵەی ناسیۆنالیزمی کووردە لەگەڵ پێکێنانی ئەم حکوومەتانەدا ئەو بە تایبەتیش ئەم حکوومەتەیە. تاوان لە 2023 هەر حکوومەتێک پێکات بێ ڕاهبەرەکەی هەر کەسێک بوو بێ هەر کەسێک کاندیدی سەرۆک وەزیرانی بوو بێ یەکێتی و پارتی پێشوازیان لێ کردووە. یەکێتی و پارتی هیچ حکوومەتێک لە عێراقدا پێک نەهاتووە بۆیان مەسەلە بوو بێ کە کارنامەی و حکوومەتە چییە بۆیان مەسەلە نەبووە کە ئایا ئەو حکوومەتەی لە عێراقدا پێک دێ چ دیاریەکی پێیە بۆ خەڵکی کوردستان و کێشەکانی خەڵکی کوردستان و چ دیاریەکی پێیە بۆ کێشەکانی خەڵکی عێراق ئەوەی کە بۆیان مەسەلە نەبووە ئەمانە بووە بەڵکە ئەمان چی یەکێتی چ پارتی لە 2023 تا دەگات بە ئێستا هەموو هەوڵیان بۆ ئەوە بووە کە تەماحە حیزبیەکانی خۆیان ئەویش لە دووشتدا خۆی دەبینێتەوە یەکەمیان ئەوەیە کە بەشداریان پێ بکەن لە دەسەڵاتی ناوەندیدا و دووەم لە داهات و بودجەیەکی زۆر و زەوەند کە ئەم عێراقە هەیەتی ئەمان لێی بەرەمەند بوون بەجیا لەمە بەدووە هیچ شتێکیکەوە نەبوون هەرگیز بۆ یەک جاریش چی یەکێتی چ پارتی ناوەڕۆکی ئەو حکوومەتێک کە لە عێراقدا پێک دێ بۆیان کێشە نەبووە ناسنامەی حکوومەتیان بۆ کێشە نەبووە ئەویان بۆ کێشە نییە کە ئەو حکوومەتە چەند سەرکوتگەرە چەندە نائینسانیە چەندە دزە چەندە گەندەڵە چەندە نۆکەر پیشەیە چەندە لەرزۆکە قەت ئەوانیان بۆ مەسەلە نەبوو هەمیشە هەر حکوومەتێک پێک هاتووە شاگەشتکە بوون و هەوڵیان داوە بەشان و باڵیدا هەڵبدە هەموو ئەو بەشان و هەڵدانەشیان تا ئەو کاتە بڕی کردووە 2 مانگ 3 مانگ بڕی کردووە دوای ئەوە دیسان بە پێی ماهیەتی و حکوومەتانی لە عێراقدا پێکاتون و پێی ماهیەتێک کە بزوتەوەی ناسیۆنالیستی کورد و حیزبەکانی هەیەە دیسان کەوتونەتەوە بەرامبەر بەیەکتر لەسەر دەیان کێشەی لە چەشنی ناوچەی کێشە لەسەر بودجە پێشمەرگە یاسای نەوت و غاز و تا دوایی لەمەشانە هەر ئەمەیە ئەو چێش ئەو شەڕ و هەرایی کە یەکێتی و پارتی دەیکەن جارێ پێش هەمووش لە هەر کامێک لە یەکێتی و پارتی بانگەوازی ئەوە دەکەن کە ئەمان نوێنەرات بە حساب نوێنەری خەڵکی کوردستان و لەبەر بەرژەوەندی خەڵکی کوردستان خەریکن لە حکوومەتی عێراقدا بەشداری دەکەن بەڵام هەر خودی خۆیان چی یەکێتی و پارتی تەنانەت لەنێو خۆشیاندا ناتوانن لەسەر کاندیدەکانیان ڕێککەوە بەڵکە خودی پێکێنانی حکوومەت لە عێراقدا خودی پۆستەکان لە عێراقدا ئەوانش سەرچاوەیەکن بۆ مەبنای زۆربوونی گرژیەکانی نێوان یەکێتی و پارتی کە لەگەڵ یەکتر هەیەە کە دیارە کێشەی یەکێتی و پارتی و کێشەی سەرێکی یەکێتی و پارتی لەگەڵ یەکتردا پەیوەندی بۆ چۆنی من پەیوەندی بە دۆخی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارەتی لە کوردستاندا هەیە بەڵام بەجیا لەوەش دەیانەوێت لەو پۆستانەش کە لە عێراقدا هەیە دیسان ململانەکانیان گواستۆتەوە ئەوێ و لەوێش بە شێوەیەکی کە هەر ئەوەشیان لێ چاوەڕوان دەکرێت بە شێوەیەکی زۆر نامۆدێرنانە خەریکن مامەڵە لەگەڵ پۆستەکاندا دەکەن و شەڕیان لەسەر پۆستەکانە لە حاڵێکدا ئەگەر لە هەر کامێک لە سەرانی یەکێتی یا پارتی بپرسی
دەڵێن ئێمە بۆ لە بەغدان لە پێناوی بەرژەوەندی خەڵکی کوردستاندا لە بەرامبەر خواستەکانی خەڵکی کوردستاندا لە بەرامبەر استحقاقاتی خەڵکی کوردستاندا لە کاتێکدا ئەم لە پێشوودا نیشانیان داوە کە ئەمانە دوور و نزیک نوێنەرایەتی هیچ خواستێکی خەڵکی کوردستان ناکەن چکە بەڕاستی کێشەی خەڵکی کوردستان لەگەڵ دەوڵەتی عێراقیدا نەنەوت و غازە نە مەسەلەی بودجەیە نە مەسەلەی حدودە نە مەسەلەی پێشمەرگەیە بەڵکە کێشەی خەڵکی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقیدا یا لەگەڵ دەسەڵاتی ناوەندا هەر کەسێک بێ ئایندەی سیاسی کۆمەڵگەی کوردستانە وەلایەنی حقوقی خەڵکی کوردستانە کە ئەمانە دوور و نزیک لە ئەجەندای یەکێتی و پارتی دانیە و یەکێتی و پارتی نەک لە ئەجەندایاندانە بەڵکە خودی یەکێتی و پارتی کۆسپی سەرەکی سەرڕێگەی ئەوەن کە لایەنی کێشەی سیاسی خەڵکی کوردستان و ئایندەی سیاسی خەڵکی کوردستان و لایەنی حقوقی خەڵکی کوردستان بە سەرنجامی خۆی بگا کە هیچی کە خەڵکی کوردستان لە دڵڕاوچەی ململانی نێوان بەغدا و هەرێمدا نەبێ هیچی کە چاوەڕوانی ئەوە نەبێ 4 مانگ بودجە هات و بودجە نەمات و خەڵک نان نەبێ بیخوا هەتا ترسی ئەوەی نەبێ کە لە قوڵبوونەوەی گرژی نێوان هەرێم و بەغدادا خەڵک تووشی دڵڕاوچێ نەبن بە پێچەوانەوە یەکێتی و پارتی هەمیشە بەشێک بوون لە دنەدانی ئەو کێشمەی کە ئەحزاب دەیکەن و هەوڵیان داواتە قوڵی بکەنەوە بۆ ئاستی کۆمەڵایەتی دروستی کەنەوە چونکە خودی پێکەنانی هەر حکوومەتێک لەسەر بنەمای قەومی یعنی دنەدانی ململانەی قەومیش لەگەڵیدا پێکێنانی حکوومەتێک لەسەر بنەمای تایفی یعنی زەمینە سازکردن بۆ دادانی جەنگی تایفی خودی پێکێنانی حکوومەتێک لەسەر سازان یعنی ئەوەی کە هەر هاوسەنجی هێزێک گۆڕا سازانی شتێک دەچێت یعنی هیچ کامێک لەوانە مەبنایان نییە بۆیە ئەوەی کە بەڕاستی یەکێتی و پارتی دەیکەن سیاسەتێکی یەکجان ناشرینە وەتاتە سیاسەتێکە من پێم وایە خودی ئەم سیاسەتە نەکرد تەنها بە زیانی خەڵکی کوردستانە بەڵکە بە زیانی خودی پێگەی یەکێتی و پارتی و سەرجەم بزودنەوەی ناسیۆنالیستی کوردیشە تۆ ئەگەر تەماشای بکەی لە 2003 تا هاتووە ڕۆژ بە ڕۆژ بە هەر ئەندازە دەسەڵاتی سیاسی یا بورژوازی لە ئاسی عێراقیدا بەهێز بوو بێ تۆزێک پێی گرت بێ هەنگاوێک سو بێتە پێشەوە یەکێتی و پارتیشی هێناوەتە دواوە سەرجەم بزودنەوەی ناسیۆنالیسمی کوردی هێناوەتە دواوە تۆ تەماشا پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێتی پارتی دیموکراتی کوردستان کە لە دوایەوەی کە حکوومەتی بە ئەزدەڕوخێ پێگەیکی بەهێزە لەو سەردەمەدا بەڵام تەماشا دەکەی تا هاتووە ئەم پێگەیە بەرەو لاوازی چووە دیارە ئەم پێگەیە لەباری سیاسیەوە لەباری حقوقیەوە ئەوەی خۆیان پێی دەڵێن لەباری خاکەوە وەک زەوی و قەڵەمڕەوی دەسەڵاتەوە هەمووانیان لەرەستداوە تۆ هەتا لە پرۆسەی هەتا اقتصادی سربەخۆوە تەماشایکە لە هێنانە گۆڕی مەسلەی سربەخۆی کوردستانە و ڕشاندۆمەوە تەماشایکە ئێستا گەیشتووە بەوەی کە ئەمانە چاوەڕێی ئەوە بکەن بەغدا مانگانە بڕێک موچیان بۆ بنێرێ وە کاتێکیش کە حکوومەت تشکیل دەبێت لە چەشنی و حکوومەتی ئێستا پێکاتوە پۆستیان پێ بدرێ لە بەغدا بەجیالەوەی کە خودی یەکێتی پارتی چاوەڕێی پۆستن لەگەڵ بەغدا لە کوردستانیشە شەڕیان لەسەر ئەو پۆستانێک کە لەگەڵ بەغدا هەیەە ئەوە بە لە بەرچاوگرتنی ئەو واقعیەتەشکە هیچ کامێک لەو پۆستانە لە ئاستی عێراقدا بۆ خەڵکی کوردستان نەبووە بە خێر و بەرەکەت یعنی تۆ بێنە بەرچاوی خۆت بوونی ئەو هەموو سەرۆک کۆمارە کووردە لە عێراقدا لە 2003 خۆیان دەڵێن برس کوردەوەیە هیچ کەسێک ناتوانێت یەک تاکە دەستکەوتی هیچ سەرۆک کۆمارێک بە ئێمە بڵێ ئەوەی کە زۆر باسی دەکەن تاڵەبانی بۆ گوایە بۆتە چەسب یەکگرتووی تاڵەبانی فقط جیاوازی لەگەڵ سەرۆک کۆمارەکانی کە ئەوە بوو کە سفرەکەی قەرەباڵغتر بوو دەیتوانی لە بۆ خواردن و دانیشتەکان یا سفرەکەی پانتر و گەورەتر بوو و ئەگەرنا هیچ کەسێک ناتوانێت یەک تاکە دەستکەوتی یەک سەرۆک کۆمارمان لە عێراقدا پێ کەسێک ناتوانێت بە ئێمە بڵێ ئەو وەزیرانەی کە جێگری سەرۆکی پەرلەمان چڕۆڵێکی بۆ خەڵکی کوردستانە بووە وەزیری دارایی خێریکی بۆ خەڵکی کوردستانە بووە وەکەی کێشەی خەڵکی کوردستان ئەوە بووە کە لەگەڵ دەوڵەتی مەرکەزیدا کە کورد پۆستی نییە خۆ لە سەردەمی سەدام حسێنیش و لەوەتەی دەوڵەتی عێراق هەیە چەندین شخصیاتی کورد و کەسایەتی کورد و یا کەسانێک کە سەر بە ئەحزابەکان بوون لە بەغدا ئامادەیان بووە وەزیر بوون و گزیر بوون و بەرپرس بوون بەڵام هیچ کامێک لەوانە نەیتوانیوە یەک تاکە دەرمانی بچووکترین دەردی خەڵکی کوردستان بکە بەپێچەوانەوە ئەوانە وەکو سەرچاوەیەک بۆ داهات سەرچاوەیەک بۆ خۆدەرخستن سەرچاوەیەک بۆ ململانی نێوان پارتی وێکێتی
بەدەستەوە گیراون وەگەنا کەسێک ناتوانێت پێمان بڵێ یەک تاکە دەستکەوتیانمان پێ بڵێ تەنانەت زۆر زار باسیەوە دەکەن کە هەتا کێشەی گەنمی جوتیارانیان بۆ حەل ناکرێت بۆیە وەختێک باسی پارەی گەنمی جوتیاران دەکەن کە پارەیەکە کە خەڵک خۆی فرۆشتوویەتی یعنی هێنانی پارەکە حەقی خۆیانە یعنی ئەوە بەدەستکەوت بە خەڵکی کوردستان نیشان دەدەن بۆیە بەڕاستی بە کورتی ئەگەر بڵێم خودی ئەم مامەڵەی یەکێتی و پارتی لەگەڵ حکوومەتی مەرکەزیەکە ڕێک ئەوەیان لێ چاوەڕوان دەکرێت یعنی من پێم وایە هیچ شتێکی غەریب نییە ناچاوەڕوان کراو نییە هەر ئەوەیان لێ چاوەڕوان دەکرێت کە ئەمان خۆیان لە 2023 بەدواوە خۆیان بەستۆتەوە بە عێراقەوە دەیانەوێت بەرژەوەندی بۆرژوازی کورد لە چوارچێوەی عێراقدا لە چوارچێوەی عێراقدا تحقیقکەن بۆ ئەوەشیان ئەلگۆی فیدرالیزمیان هێناوە و ئەو فیدرالیزمیان کردوتە لەلایەکەوە کردوتە ڕێگەیەک بۆ سازدانی پەیوەندیەکی یەکجار نادروست لەگەڵ بەغدا و لەلایەکەشەوە کردویانەتە ڕێگەیەک بۆ ئەوەی کە نوێنرایەتی بۆرژوازی کوردی پێ بکەن و وەکو سەرچاوەیەکی داهات و دەسەڵات تەماشای بکەن ئەم جارش بەشداریان لە حکوومەتی عێراقدا تەنها دوو ئامانجی هەیە یەکەمیانەوەیە دەیانەوێت کۆمەڵێک پۆستیان هەبێ لەوەدا کە پارێکی مفت وەرگرن و دووەمیشیان ڕەوایی دەسەڵاتدارێتیان بە سەرخەڵکی کوردستان دەجارێککە بۆ بەڕسمی بناسە لەو دوو ئامانجە زیاتر نیانە کە هیچ کامێک لەو دوو ئامانجانە ئامانجی خەڵکی کوردستان نیەوە پێچوانەوە خەڵکی کوردستان دەمێکە دیارە بەپی کارنامەیە کە خودی یەکێتی و پارتی وە سەرجەم حیزبەکانی هاوکاریان نیشانیان داوە خەڵکی کوردستان بڕیاری وەلانانی ئەو دەسەڵاتە بڕیاری دوورخستنەوەی ئەو دەسەڵاتە و بڕیاری کۆتایی هێنان بەم حاکمیەتەی داوەکە لە کوردستاندا هەیە کە ئاوە خۆی گرێداوەتەوە بە بەغداوە و ڕۆژ بە ڕۆژیش بەلاواستر و زەلیلتر لە بەغدادا دەردەکەوێت ئەم جارەشیان بە هەمان شێوە لەسەرم بابەتە پرسیار زۆر مابوو بیکەین بەڵام کات زۆر کەم لە بەردەستایە چونکە بابەتی تریشمان هەیە بەڵام یەک پرسیاری گرنگ کە بینەر کردوێتی ئەمەوێت ئاراستەی ئێوە بکەم و کە وەڵامەکە بە کورتی ئەویش ئەوەیە کە ئاماژەداندا بەوەی کە ئەم حکوومەتەی کە پێکی دێت جێگەی متمانە نییە جێگەی متمانی خەڵکی نییە و لەرزۆکە و ئەمە واتە حکوومەتی خەڵکی نییە بەڵام خەڵکی چی ڕێگەیەکی تریان لە بەردەمدا هەیە خۆی من لە قسەکانی پێشمدا بە ئاماژەم بەوە کرد کە یەکێک لەو لایەنانەی کە ئەو حکوومەتە هەیەتی یەکێک لە ئامانجەکانی ئەوەیە کە بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری لانیکەم بۆ ساڵێک دوا بخات یا خاوی بکاتەوە ئەگەر بۆی بکرێت وەکو یەکێک لە هینەکانی ڕێگەیە کە لە بەردەم خەڵکدا بێ یەکەم ئەوەیە کە خەڵک نابێ ئەم فرسەتی یەک ساڵە بدا بەرە بەرژوازی لە عێراقدا و هەر بە هەمان ئەندازە نابێ ئەو فرسەتەدا بە دەسەڵاتی یەکێتی و پارتی لە کوردستانیشدا ئەگەر یەکێتی و پارتی یا حکومت مرکزی لە ماوەی پێشوودا زۆر چاوەکان چ لە عێراق و چ لە کوردستاندا لە ڕێگەی میدیایەکی زۆر زەبەند و ئیمکانەتەوە کە سەرفیان دەکرد لەسەر مەسلەی پێکێنانی حکومت و پرۆسەی پێکێنانی حکومت بوو ئێستا بە پێکێنانی حکومت ئەم چاوانە سەر شتێکی کا و پێم وایە ئەوەی کە دەکەوێتە سەرشانی خەڵک چ لە عێراق و چ لە کوردستاندا ئەوەیە کە ئەو فرسەتە یا ئەو ئامانجە کە ئەو حکومەتە بۆ خۆی داناوە کە بۆ ماوەی ساڵێک بزوتنەوەی ناڕزایەتی خاو کاتەوە ئەم خەونەی بۆرژوازی لە عێراقدا تێک بشکێنێ بە هەمان شێوە لە کوردستانی جاتێکی بشکێنێ و خودی ئەو بزوتنەوە ناڕزایەتی کە پایەکی واقعی هەیە لە عێراقدا و ئەو حکومەتەش ناتوانێت جوابگۆ و وەڵامدانەوەی بێت چونکە حکومەتێکی کابینەیەکی یەک ساڵی ئەو هەموو حکوومەتانە لە ماوەی نزیک بە 20 ساڵدا نەیانتوانین هیچ گرفتێکی خەڵکی عێراق و کوردستان چارەسەر بکەن طبعاً بێگومان لە ماوەی ساڵێکیشدا لەوە هەم زیاتر نییە کەسێک پێوا بێ حکوومەتێک لە ماوەی 1 ساڵدا ئەو حکوومەتێکیش بەو لاوازیە و بەو شێوەش کە پێکاتوە دەتوانێت وەڵام بە گرفتێک داتەوە طبعاً ناتوانێت بیداتەوە زۆرتر لەوانەیە ئەو حکوومەتە لە ماوەی ئەو ساڵەدا ینی کەمپینێکی تەبلیغاتی ڕاگەیاندن بێ بۆ هەڵبژاردننی داهاتوو کە بڕیار وایە دوای ساڵێکیشکە دەست پێ بکات ئەمە زۆر لایانی بەرزەستێتی خەڵکی عێراق و خەڵکی کوردستانەوەی لە بەردەستیانەوەیە کە ئیفشای ئەو کارە بکەن چۆن بۆرژوازی خەریکە خۆی ئامادە دەکات دوای ساڵێکیشکە بۆ ئەوەی کە لەلایەکەوە ناڕزایەتی جەماوەری بخەوێنێ و لەلایەکە و هەڵبژاردنێکی کە بێنێتە سەرجاددا دیارە هەردوو ئامانجەکەش بۆ ئەوەیە کە بزوتنەوەی ناڕزایەتی پاشەکشە پێ بکە خەڵکی کوردستانە بێ ئەو دوو خەونە ئەو دوو ئامانجە دیاری کراوە خەڵکی عێراق و کوردستانیش ئەو دوو ئامانجە دیاری کراوە تێک بشکێنێ
و هاوکاتیش بە تایبەتی ئەوەندەی بە کوردستان دەگەڕێتەوە دەبێت نابێت خەڵکی کوردستان هیچ زۆرە ئومێدێکیان بە بەشداری یەکێتی و پارتی وە هێزەکانێکی بۆرژوازی کورد لە حکوومەتی لەو حکوومەتەدا هەبێت کە ئێستا پێک هاتووە ئەم لە ماوەی 17 ساڵیابی ساڵی ڕابردوودا بەشداری کورد لە کابینەکان و حکوومەتەکانی عێراقدا خێرێکی بۆ خەڵکی کوردستانە بووە ئەمەیان لەوەش کەمتر و لەوەش زەلیلتر و لەوەش بێبارەتر دەبێت بۆیە جێگەی ئەوەیە هیچ گومانێکیان بۆ حکوومەتە نەبێ و هیچ کامێک لە خەڵکی کوردستان نابێ هیچ ئومێدێکیان بەوانە بێ هاتە ئەوانەی لە بەغدای ئێستا بەحساب بەناوی نوێنەرایەتی خەڵکی کوردستانەوە بەناحەق خۆیان تعریف کردووە دوور و نزیک نوێنەرایەتی خەڵکی کوردستانین و خەڵکی کوردستانیش دەبێ بە هاتنە سەر شەقامی خۆیان لە درێژەی ئەو بزتەوە ناڕزاتیانەی کە هەیەی نیشانی بدا کە ئەمانەی کە لە بەغدان نوێنەری کۆمەڵ نوێنەری بۆرژوازی کوردن و لە نێو بۆرژوازی کوردیشدا نوێنەری دوو خانەوادەی دیاری کراون کە بە زۆرم لێ نزیکەی لە ساڵی 1990ەوە خۆیان بەسەر خەڵکی کوردستاندا داسەپاندووە خەڵکی کوردستان لە بزتنەوەی ناڕزایەتی خۆیدا دەبێت کە بە تایبەتی لە ئێستاشدا دەتوانێت ئیلهام لە بزتنەوەی ناڕزایەتی جەماوەری لە ئێران وەربگرێت و هاوشانی ئەمانیش بۆ ژیانێکی باشتر بێنە مەیدان و ڕەوەندی کۆتایی هێنان بەرسەڵاتی بۆرژوازی لە عێراق و لە کوردستانیشدا بگرنەبەر من پێم وایە ڕێگە چارەی واقعی و دروست تەنها ئەوەیە ڕێگە چارەیەک سەرنجام تەنانەت بتوانێت کە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتێکی ناوەندی دیکتاتۆر یا مەسەبی یا قەومی کە ئامادە نیە مافی هاوڵاتی لەسەر ئەساسی مافی هاوڵاتی مامەڵە لەگەڵ هاوڵاتەکانی لە عێراقدا بکات و لە جێگەی ئەوە لەسەر ئەساسی قەوم و تایفە دەیکا ئەبێ ڕەتی بکاتەوە لە جێگەی ئەوە پەیوەندیەکی کە خەڵکی کوردستان هەوڵدا بۆ ئەوەی کە لە دوێژەی بزتنەوەی ناڕزایەتی خۆیدا پەیوەندی چکەی دیاری کرا و بەسەر بەغدادا بسەپێنێ کە کۆتایی بە فیدرالیزمی قەومی بێنێ بە هەر ئەندازە دەتوانێت کۆتایی بە فیدرالیزمی قەومی بێنێ و بە هەر ئەندازە لە کۆمەڵگەی کوردستاندا خەڵکی کوردستان گوشار بۆ یەکێتی پارتیە هێنێ بە هەمان ئەندازە ئەو بزتنەوەیە شانسی ئەوە هەیە ئاینگی چکە بخاتە بەردەم خەڵکی کوردستان بۆ تەنانەت بۆ چارەسەری کێشە سیاسیەکەشی زۆر سپاس بۆ ئەم کاتێک کە پێداین عەبدوڵڵا مەحموود بۆ تاوتۆکردنی ئەم بابەتە بەڵام ئەگەر حەزێتت بدەین و ماوەیەکتر ڕادگرین بۆ ئەوەی کە گفتوگۆیەکی کورتی تر بکەین ئەمجاریان سەبارەت بە دۆخی ئێران وچانێک دەدەین و لەگەڵ ئێوە ئەمجاریان سەبارەت بە دۆخی ئێران بەردەوام دەبین. بینەرانی ئازیز تاوەکو ئەم چاوپێکەوتنەی تریان ئەنجام دەدەین لێرەدا پێشەندۆک سەبارەت بەو کۆبوونەوە جەماوەری لە هەفتەی ڕابردوودا یەکشەمەی ڕابردوو لە سلەیمانی ئەنجامدرا پێشەنگدۆک دۆکومنتێکی لەسەر ئامادە کردووە دۆکومنتێکی کورتی 4 خولەکیە فەرمون بینەری بن. لسيماني كاداران قريتكين أباكان سليماني إيما تشتيوان داني كادارة ورسي زانا پێشەنگ دۆ
سێمانی تاتاران گوڕێژەکەی خەباتان لە سێمانی تاتاران گوڕێژەکەی خەباتان ئەبێ تەواو بێن بۆ لە پارێزیە ژینا سمبولی ڕزگاری ژنان ژینا سمبولی ڕزگاری ژنان خۆشی ئەمدایە خۆشی ژنانە ژینا سمبولی ڕزگاری ژنانە ئێوە گیفتەنانین ئێمە پشتیوانتانین تەواو بێن کۆ لە پارێزیە نابۆ حیجابی بە زۆر نابۆ سەرکوت بڵێ بۆ ئازادی یەکسانی ژنجینە ئازادی ژنجینە ئازادی ژنجینە ئازادی ژنجینە ئازادی ئەم جارە شۆڕشی ژنانە شۆڕشی ئەم جارە شۆڕشی ژنانە شۆڕشی ئەم جارە شۆڕشی ژنانە شۆڕشی ئەم جارە شۆڕشی ژنانە ئێوە هەرگیزتەنانین ئێمە پشتیوانتانین ئێوە هەرگیزتەنانین ئێمە پشتیوانتانین ئێوە هەرگیزتەنانین ئێمە پشتیوانتانین لێرە دنیا خود دەوێ سەرکەوتن خەڵاتیێرێ 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 ئەشێ تەواو بێن کۆ لە پارێزیە ئەشێ تەواو بێن کۆ لە پارێزیە بەڵێ بینەرانی عەزیز ئەوەی بینیتان دۆکومنتێکی پێشنگدۆک بوو سەبارەت و کۆبوونەوە جەماوەریکە یەکشەمەی ڕابردوو بۆ پاڵپشتی لە جەماوەری خۆشاوی ئێران ئەنجام درابوو. هەروەک ئاماژەمان پێدا لەگەڵ عەبدوڵڵا مەحموود بەردەوام دەبین و سەبارەت بە ئاراستەی ڕووداوەکانی ئێران گفتوگۆ دەکەین. ئێوەمان ماندوو کرد عەبدوڵڵا مەحموود هیوادارین بتوانین گفتوگۆیەکی کورتیش سەبارەت بە ڕووداوەکانی ئێران بکەین. فەرموون لە خزمەتتاندا. سپاس بۆ ئێوە. زیاتر لە مانگ و نیوێکە پاش کوشتنی ژینا ئەمینی دا ئێران ڕاپەڕینێک جۆرێک لە ڕاپەڕین دەبینین جەماوەری ناڕازی هاتوونەتە مەیدان هاتونەتە سەر شەقامەکان تەنان لە هەندێک جێگەشدا دەسەڵاتیان پەراوێستووە. ئەمێ بپرسم پاش مانگ و نیوێک لەم ڕووداوانە ئێستا تای تەرازوو بەکەم لایە دەشکێتەوە ئایا لە بەرژەوەندی دەسەڵاتە یاخود جەماوەری ڕاپەڕی؟ جارێککە سپاس بۆ ئێوە. بێگومان بەدان پیانانی هەموو لایەک و هەر کەسێک چاودێری ڕووداوەکانی کۆمەڵگەی ئێران و ئەم بزوتنەوە شکۆدارەی ناڕزایەتی جەماوەری لە ئێران یا بە زۆرێککە بڵێم هەستان و ڕاپەڕینی خەڵکی ئێرانی کردبێ دەزانێت کە ئەم ڕەوتەی کە هاتۆتە مەیدانی ئەو پیشاندون ناڕزایەتی کە هاتووە هەر ئێستا کۆمەڵک دەستکەوتی گەورەی بەرزهێناوە کۆمەڵک دەستکەوتی گەورەی بەرزهێناوە و ئەگەر بەخاڵ دەتوانم بیان لێم کە لە پێش هەمویانەوە ئەوەیە کە تەبعاً بە قازانجی جەماوەری کرێکار و زەحمەتکێش و ژنان و لاوان لە ئێران ئەم بزوتنەوەیە شکاوەتەوە و تای تەراز و بە زیانی جمهوری ئیسلامی و دەسەڵاتی ئاخوندەکان لە ئێران شکاوەتەوە و بە قازانجی بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری و پێشڕەویەکانی گەیشتووە و بەردەوامیشە. یعنی تۆ دەتوانی لە چەندین ئاستی دیاری کراودا ئەم پێشڕەویە گەورەیە ببینی هەتا بە تایبەتمەندیەکانی ئەتوانین ببینین کە ئەم بزوتنەوە گەورەیە کە لە ئێراندا هەیە چەندە جێگای ئەوەیە کە ئینسان لە سەراسەری دنیادا پێی ئومێدەوار بێ و پێی دڵخۆش بێ و پشتی پێ ببەستێ و بێتە پشتیوانی بۆی. بزوتنەوەی ناڕزایەتی لە ئێراندا لە ماوەی ئەو چڕ ڕۆژەی کە پێک هاتووە نیشانیدا کە بزوتنەوەیەکە لە درێژەی بزوتنەوە و خرۆشان و ڕاپەڕینەکانی پێشووی خەڵکی
خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئێراندا بە ئێرە گەیشتووە ڕووداوێت نییە کەڵەکە بوونی کۆمەڵێک ڕووداو بێ لە ڕۆژێکدا تەقی بێتەوە بێ پێشەکی بەڵکە پێشتێکێکی هەبوو کە بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری و لە پێش هەموویشیانەوە بزوتنەوەی کرێکاران لە چەند ساڵی ڕابردوودا مەیدانێکی هەرە گەورەی بەرامبەرچێ لەگەڵ جمهوری ئیسلامی بووە مەعەلیمان لاوان و ژنان و تا دوایی لە درێژەی خۆیدا ئەم بزوتنەوەیە بەمە گەیشتووە و کێشەی تیرۆر و یاکوشتنی مەهسا ئەمینی بوو بە چەخماخەدان و دووبارە هاتنە مەیدانی ئەو بزوتنەوەیە بەڵام ئەو جارە لە ئاستێکی سەراسەری تردا دووەم خودی ئەم بزوتنەوەیە بۆ یەکەمین جارە بەم شکڵە سەراسەری بێ پێشتری ژیارە خۆپیشاندان و ناڕزایەتی بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری لە ئێراندا بووە بەڵام هیچ وەختێک بەم ئەندازەیە سەراسەری نەبووە کە لە یەک کاتدا لە کوێرەدەیەکی کوردستانەوە تا دەگاتە دووترین خاڵی ئێران و تەورێز و تاران خۆپیشاندان و ناڕزایەتی بەردەوامە و هەمووشیان خاوەری یەک دروشمی سەراسەرین کە ڕوخاندنی دەسەڵاتی ئاخوندەکانە لە ئێراندا ئەمە خاڵی دووەمیەتی خاڵی هەرە سێمی ئەوەیە کە بۆ یەکەمین جارە لە هەر شوێنێکدا ئەگەر بزوتنەوە و ناڕزایەت دێتە مەیدانەوە خەڵک ترسیەوە نییە جارێکیکە کۆمەڵێک جڕوجانەوەری ئیسلامی لە سەڵات بگرنە دەست و کەشی ئیسلامی زاڵ بێ بە پێچەوانە خودی ناڕزایەتەکە لە دژی ئەم کەشەیە و لە دژی ئەم فەزایە و لە دژی سەرچاوەکانی ئەو هێزە کۆنەپەرستە سیاسیەیە کە نزیکەی زیاتر لە 4 هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئیسلامی بە سیاسی کردووە تیرۆری سیاسی زیاد کردووە گروپی ئیسلامی زیاد کردووە سەرکوتی زیاد کردووە حقوقی ژنی کەم کردێتەوە ئەمە بەدژی ئەمەیە ئەمە دەستکەوتێکی یەکجار گەورەیە و خاڵێکی کاگەر تەماشای بکەی بزوتنەوەیەکە هیچ زۆرە ناسنامەیەکی محلی پێوە نییە نە ناسیۆنالیزمی ئێرانی تیا دیارە نە ناسیۆنالیزمی کوردی تیا دیارە دیارە مەبەستمەوە نییە ئەمان هەوڵ نادەن یان نایانەوێ بیکەن بەڵام خودی بزوتنەوەکە ناوەڕۆکی بزوتنەوەکە هێندە شۆڕەژێرانەیە هێندە پایەکەی تەبەقاتیە هێندە چینایەتیە هێندە مەبناکەی ناڕزایەتی بەدژی دەسەڵاتی جمهوری ئیسلامدا ئەحزابی سیاسی تەنانەت چەپەکانیش ناچارە دروشمی ئەم بزوتنەوەی بەرزتەوە بگرن بە پێچەوانەی شوێنەکانی کە ئەحزاب خەریکە دروشم ئەدا بە خەڵک لە ئێراندا ئەوە دروشمی بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری خەڵکە ئەحزابی سیاسی دەیانەوێ خۆیانی لەگەڵ ڕووداوێکی یەکجار گەورەیە خاڵی سێمەوەیە کە خودی ئەم حزوری ژنانە لانیکەم لە هەموو مێژووی ئەتوانم بڵم بە درێژایی مێژوو بۆ یەکجار ڕووی نەداوەکە ڕاپەڕینێک و هەستانێکی جەماوەری ڕووبدا بەو جۆرە ژنانتیایدا بەرجەستە بن و بەو جۆرەش مهمترین ڕەمزی مانەوەی ئەم دەسەڵاتە یا نیشانەی ئەم دەسەڵاتە سمبولی ئەو دەسەڵاتە کە حیجابی ئیسلامیە بسووتێن بێت ئەمانە کۆمەڵێک مهمە تازە جارێکی کە ئەم هاوسەنگی هێزا و ئەو تایبەتمەندیانە کە ئەم بزوتنەوەیە بە خۆی گرتووە نەک قابلی پاشەکشە نییە تەنانەت جمهوری ئیسلامی ئەگەر بشتوانێ ئەم دەورەیەش بتوانێت بمێنێتەوە و بتوانێت خەڵک پاشەکشە پێ بکە بەڵام ممکن نییە بتوانێت ئەم دەستکەوتانە لە جەماوەری ڕاپەڕیوی ئێران و یا لە هەستانی جەماوەری ئێراندا بستێنێتەوە تازە ناتوانێت تازە جارێکی کە حیجابی ئیسلامی ناتوانێت وەکو سمبولی جمهوری ئیسلامی ناتوانێت تەماشا بکرێت تازە تێپەڕی تازە جارێککە ترسی خەڵک لە ڕەسەڵات شکاوە خەڵک ترسێکی لە ڕەسەڵات نییە ئەوە ئێستا ڕێک ئەوە پێچەوانە بۆتەوە ئەگەر لە دەورانی پێشوودا خەڵک هەراسان بوو بەرە جمهوری ئیسلامیەوە و ترسی لە ڕەسەڵاتی جمهوری ئیسلامیە بوو لە هەلومەرجی ئێستادا ئەوە جمهوری ئیسلامی کەوتۆتە ترسەوە هەر ئێستا باسەوە دەکرێت کە بەشێک لە سەرانی جمهوری ئیسلامی خەریکن خانەوادەکانیان دەگوازنەوە بە وڵاتەکانی دەرەوە لە فکری خۆیاندا ئەمانەی هەموو گۆڕیوە بۆیە ئەم هاوسەنگی هێزە بە زۆرێک بە قازانجی خەڵکی کرێکار و زەحمەتکێش شکاوەتەوە کە جارێککە ڕێگەی گەڕانەوەی بۆ دواوە نیە و ئەگەر ئەم ڕاپەڕین و خۆڕۆشانەی لە ئێستادایە نەتوانێت جمهوری ئیسلامیش بە تەواوەتی بڕوخێنێ بەڵام هێندە لاوازی کردووە لە تەکانەکانی داهاتوودا دەتوانێت بیخاتە سەر ئەرز و لە هەموو ئەوانش مهمتر ئەوەیە هەر ئەوە نییە جمهوری ئیسلامی لە جمهوری ئیسلامی وەختێک لە ئێراندا بێهێز دەبێت لە هەموو منتیقەکەدا بێهێز دەبێت لە عێراقدا بێهێز دەبێت لە کوردستاندا بێهێز دەبێت لە یەمەن و سووریادا پاشەکشە دەکات لە لوبنان و لە غەزەدا ناچار دەبێت بەرەو دواوە بڕوات چونکە خودی جمهوری ئیسلامی پای لە هەموو منتیقەکاندایە ڕژێمێکە لە ئێراندا هەیە بەڵام دەسەڵات و نفوزەکەی ئەختەبوتیە لە زوبەی زۆری وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕازە کە داوای بەشی کردووە
پاشەکشەکردن بەو نیزام پاشەکشکردن بە هەموو ئەوەتی بەو معنای دەتوانێت هەموو ئارایشی هەموو ڕۆژهڵاتی چۆن هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی ئارایشی تەواوی ڕۆژهڵاتی ناوەڕاستی گۆڕی بە هەمان ئەندازە لاوازکردنی ئەو ڕژێمەوە ڕوخانی ئەو ڕژێمە دەتوانێت زارش کە ئارایشی سیاسی هەموو ڕۆژهڵاتی ناوەڕاست بگۆڕێت بۆیە ئەوەی کە تا ئێستا پێکاتووە یەکجار دەستکەوتەکان یەکجار گەورن کە تان بەوەدا کە تەنانەت ئەحزابەکان هەوڵ دەدەن دروشمی خوان لەگەڵ دروشمی جەماوەرە ڕێکخەن و ئاماژەتان بەوەدا کە لەم خڕۆشانە جەماوەریەدا لایەنە ئیسلامیەکان پەراوێز کەوتون بە پێچوانەی بۆ نمونە ئەوەی کە لە دوای بەهاری عەرەبیە بینیم بەڵام ئەوێ دروستتر بپرسم کە ئاسۆی چی بزوتنەوەیەک بەسەر ئەم بزوتنەوە جەماوەریەدا زاڵە یان ئەگەر زۆر کورتی کەینەوە گەر ئەحزابیش نەبێ لە نێوان ڕاست و چەپدا زیاتر بە کەم لایەنە تەرازۆکە ئەشکێتەوە بێگومان ئێستا هەموو کەس دەتوانێت لە تەرکیبەکەی مەبەستم لە تەرکیبەکەی ئەوەیەتی ئەوانەی کە هاتوونەتە مەیدان و لەسەر شەقامن لە هاوەنجی نێوان بزوتنەوەکانەوە لە دروشمەکانەوە لە ئایندەی و حرەکەتەکە ئێستا لە بەردەمێتی بە هەموو پێوانەیەک لە قازانجی بەرەی چەپی کۆمەلگاوە لە قازانجی جەماوەری کرێکار و زەحمەتکێشە تۆ تەماشایکە تەرکیبەکەی بزوتنەوەی ژنان و لاوان لە ڕێزی پێشەوەیەتی بە پشتیوانی بزوتنەوەیەکی ڕیشەداری کرێکاری کە هەموو ڕۆژێک لە کۆمەلگای ئێراندا حزوری بووە ئەمە تەرکیبەکە ینی تەرکیبە تەبەقاتیەکەی تەماشایکە ئەمە لایەنێکێتی دووەم تۆ تەماشا دروشمەکانی کە لەگەڵ ئەوەداکە ناسیۆنالیستەکان بەتایبەتی چ لە کوردستان و چ لە ئێران لە هەوڵی ئەوەدان کە مۆری خۆیان یا ناسنامەی قەومی لە کوردستاندا ناسنامەی قەومی و ناسیۆنالیزمی ئێرانی شەوڵدەرە ناسنامەی عەزەمەت تەڵەبەی ئێرانی زەڵ کا بەزەر بزوتنەوەیەکەدا بەڵام ئەمانە هیچ جێگەیەکیان نییە لە جێگەی ئەوە دروشمی نەشانە ڕاهبەر هەیە نەشانە ڕاهبەر هەیە کە پێمان دەڵێ کە هەم دەسەڵاتی ئاخوندەکان و هەم دەسەڵاتی ڕاست کە لە ئەمانەدا جێگەیشی نییە لە کوردستانیش بە هەمان شێوە ناسیۆنالیستەکان زۆر هەوڵیاندا لە یادی بۆ نمونە چلەی مەسا ئەمینیدا بانگەوازیان کە خەڵک بە جلی کوردیەوە بچێ بۆ ئەوێ ویسیان ناسنامەی قەومی لێ بدەن هیچ کەسێک بە قسەی نەکردن خەڵکی کوردستان یەکێک لە خەسڵەتەکانی ئەم بزوتنەوە ناڕزایەتی ئێران کە وتم هاوانگی سەراسەری بزوتنەوەکانە بزوتنەوەی ناڕزایەتی خەڵکی کوردستان لەگەڵ بزوتنەوەی ناڕزایەتی لاوان و ژنانێک لە تاراننا تێکەڵ چێژ بوون بە هەمان ئەندازە بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری توێژە مەحرومەکانی لاوان و ژنان و خەڵکی بێکار و بێکار لەگەڵ بزوتنەوەی کرێکاری ئاوێزان بوون ئەمانە هەمووانە پایەکەی چەپیە ناوەڕۆکەکەی شۆڕژگێڕانەیە و ئینسانیە و هەموو حرەکەتە بەرهەم و سەرمایەی هێزەکانی شۆڕشن نەک هێزەکانی دژی شۆڕش هێزەکانی دژی شۆڕش لە ناسیۆنالیستەکانەوە و عەزەمەت تەڵەبە ئێرانیەکان بۆ هەموو ئەو هێزانەی کە دەیانەوێ هەر ئێستا نیگەرانن لە درێژە کێشانی ئەو شۆڕشە بیرمان نەچێ ئەمریکا و غەرب نیگەرانن لە درێژە کێشانی ئەو شۆڕشە ناسیۆنالیستەکان نیگەرانن لە درێژە کێشانی ئەم شۆڕشە سەڵتەنەت تەڵەبەکان نیگەران لە درێژە کێشانی ئەم شۆڕشە نایانەوێ لە هەلومەرزی شۆڕژگێڕاندا ئاڵوگۆڕ لە ئێراندا ڕوودا دەیانەوێ ئەگەر هەر ئێستا بۆیان بکرێت کۆتایی بەوە بێنن و فرسەت بێنن لە لاوازی جمهوری ئیسلامی بۆەوەی سات و سەودای لەگەڵکە ناسیۆنالیزم کە سات و سەودای لەگەڵکە بۆی وەکو هێزەکانی کوردستانی عێراق ناسیۆنالیستی کوردستانی عێراق ئەو جارە بچن لە تاران بەشی خۆیان بپەچڕن دیارە نەک بۆ چارەسەری کێشەی خەڵکی کوردستان بۆ نوێنەرایەتی و بەرژەوەندی بۆرژوازی کورد لە ئێراندا عەزەمەت تەڵەبەکانی ئێرانی سەڵتەنەت تەڵەبەکان بە هەمان شێوە دەیانەوێ هەوڵیان ئەوەیە کە ئەمە درێژە نەکێشێ بۆەوەی خۆت ئاگاهی خۆوشیاری خەڵک نەچێتە پێشەوە هەلومەرزی شۆڕژگێڕانە لە بەرژەوەندی هیچ هێزێکی دژی شۆڕش نییە بۆیە هێزەکانی دژە شۆڕش کە دیارە من ناڵێم کار ناکەن و دانیشتون بەڵام هێشتا هیچ شانسێکیان نیە حزوریان نییە هێشتا ئەمانیش لە بەردەم سێڵاوێکدان لە بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری دیارە هێشتا ئەوەیەک لە نەبووتەوە زۆر گرنگە پرسیاری بینەرێک ئاراستەی ئێوە بکەم لە ئیدامەی ئەم هێزە دژە شۆڕشانەوە پرسیارەکە بەم شێوەیەکە ئەڵێ پێویستە کۆمونیست و چەپەکان چی بکەن بۆ ئەوەی کە دەستکەوتی شۆڕش نەکەوێتە دەست هێزێکی تری بۆرژوازیەوە هەر وەکو لە ساڵی 1970 دیارەکە باس لە شۆڕشی 1970 ئێرانە سەرنجی ئێوە چییە؟
من پێم وایە باشترین زەمینە بۆ چەبوو کۆمونیستەکان ئێستا پێکاتوە لانی کەم بە بەو دەلیلەی کە کۆمەڵگای ئێران خاوەنی دەیان و سەدان ڕەهبەری کارگەریە کۆمەڵگای ئێران خاوەنی شۆڕش و شۆڕشێکی پشتسەر ناو تەجروبێکی هەیە کۆمەڵگای ئێران خاوەری دەیان و سەدان گروپ و ڕێکخراوی مارکسیستی چەبوو کۆمونیستە خاوەنی سەدان و هەزاران شخصیەتی چەپ و مارکسیستە لە مەنسوور حکمەتیەوە بیگرە بۆ دەیان و سەدان ڕەهبەریکەی لە ئاسی سەراسەری و محەلیدا و خودی بزودنەوەکەش وەگوتم کە چەپیە و خواستەکانیشی دیارە ئەوانە هەموو زەمینە و سەرمایەی چەپ و کۆمۆنیزمە ئەگەر بۆەوەی چەپ و کۆمۆنیزم بتوانێت ئەم سەرمایە خۆی بەکاربێنێ پێویستی بەوەیە کە لە ئێستاوە ئامادەی ئەو نەبەردەبێت لە ئێستاوە نەخشەکانی خۆی لە ئێستاوە پلاتفۆرمی خۆی لە ئێستاوە هێزەکانی خۆی لە ناوە لە ئێستاوە وشاردێرەکانی خۆیەوە لە ئێستاوە وەڵامدانەوە بە پلانەکانی هێزەکانی دژی شۆڕش لە ئێستاوە ئامادەکاری بۆ تێکشکاندنی مانۆرەکانیان لە ئێستاوە تەشخیصدان بۆ هاوسەنگی هێزەکانی لە ئێستاوە بۆ بەتاڵکردنەوەی ئەو هەوڵانەی کە دەیانەوێت ناسنامەی دیاریکراو دەن بە وزودنەوەیە لە ڕێگەی ئەوەی کە هەوڵ بدەن کە خودی ئەم وزودنەوەی کە ئێستا هەیە گەورەتر بکرێ هێشتا لایەنێک لەوانەیە یەشێک لەو لاوازیانە یەشێک لەو شتانێک کە نەیتوانیوە جمهوری ئیسلامی بخا لەم حرەکەتی ئێستادا لەگەڵ ئەوەدا کە جیاواز لە هەموو خۆپیشاندان و جوڵانەوەکانی دەورانی ڕابردوو لەباری زەمەنیەوە درێژترە چل ڕۆژ یەکەم جارە چل ڕۆژ خەڵک لەسەر جاد دەبێت و ئەم شیعارانە بەرەستەوە بگرێت مهمترینشتی ئەوەیە کە ئەم ئاستی بەشداری جەماوەری فراوانتر کاتەوە یعنی لە شارێکی 10 ملیۆنی وەکو تارانە دەبێت سەدان هەزار کەس لەسەر جاد دەبن دەبێت لە شاری سنە و شارەکانی کە ئەمان لەسەر جاد دەبن ئەگەر بزوتنەوەی چەپ و کۆمونیستی بەو هەموو زەمینانەی کە لە قازاندێتی بەو هەلومەرزەی کە بۆی هاتۆتە پێشەوە ئامادە بێت و بە نەخشەوە بە پراکتیک و دەخالەتگەری ئامادەگاریەوە بە بەرچاو ڕۆشنیەوە مەناساندنی هێزی قواوە بە تەرحکردنی لایخەی خۆیەوە و بە خستنە ڕووی ئەوەی کە لە هەر شوێنێک هاوسەنگی هێز ڕێگە دەدا دەبێت لە سەڵاتدارەتی جەماوەری دابمەزرێ و هێزەکانی و هێزی بەرگری بۆ پاراستنی ئەم دەسەڵاتە جەماوەریە لەو شوێنانەدا پێک بێ دەتوانێت سەبوو کۆمۆنیزم بکا بە ئەو هێزە کاریگەری کە لە یەکلاکردنەوەی کۆتایی هەرنی لە سەڵاتی جمهوری ئیسلامیدا سەرکەوتوو بێ و ڕێگەش لەوە بگرێت کە هێزەکانە دژی شۆڕش بەشداری بکەن و من لام وایە کە زەمینەکەی هەمووی لەبارە ماوەتەوە سەر ئەوەی کە چەپ و کۆمۆنیزم بەتابەتی ئەوانەی کە لەباری ڕێکخراوەی و ڕێکخراون چەندە بە فعلی دەبنە بەشێک و خۆیان جوت دەکەن لەگەڵ ئەو بزوتنەوە ناڕزایەتی جەماوەریە و ڕەهبەریەکەی جواب بەو زەعفانە دەدەنەوە کە هێشتا ئەو بزوتنەوە هەیە چونکە ئەو بزوتنەوەیە سەرباری ئەو لایەنە درەو شاوانەی کە من باسم کرد و وەکو کۆمەڵک تایبەتمەندی کە نەکرد بۆ ئێران بۆ هەموو دنیا کاریگەری هەیە و جێگەی ئومێدا بەڵام هێشتا کۆمەڵک مەسەلی هەیە دەبێ وەڵامی بداتەوە یەکێک لە پێش هەموو شتێک ئەوانە ئەم سەراسەری کە هەیە تێبێ پارێزرێ ئەو ناسنامە سەراسەری هەیە تێبێ بەردەوام بێ دەبێت خونسای ئەوە بکرێتەوە لە هەوڵەکانی بۆرژوازی لەسەر ناسیۆنالیزمی ئێرانی چ ناسیۆنالیزمی کورد یارە من باسی ئیسلامیەکان ناکەم لەبەرەوەی هیچ بەرجێکی ئیسلامی هیچ ڕەنجێکشکەی ئیسلامی لە ئێراندا شانسی جارێکشکە مانەوەی قدرەت چوون بۆ ناو دەسەڵاتی نییە بۆیە باسی ئەوان ناکەم بەڵام ئەو دوو هێزە ناسیۆنالیزمی کورد و ناسیۆنالیزمی ئێرانی هەیە کە ئەمانە هێشتا بەشێک نین لەم جومبشە و ناتوانن بیکەن بەڵام نابێ بیرمام چێ ئەمانە لە هەلومەرجێکدان لە هەلومەرێکدان کە نەزمی سەرمایه‌داری لە ئێستای دنیادا دژی شۆڕشە بۆیە هێزە دژی شۆڕشەکان هەمیشە لە ئیمکاناتێکی مادی لە ئیمکاناتێکی لۆجستیکی و لە ئیمکاناتێکی میدیایی بەهرەمەندن یعنی سێ ئیمکانەتی گەورە بۆ هێزەکانی دژی شۆڕش هەیە کە ئەتوانن کەڵکی لێوەربگرن بۆیە ئەگەر چەپ و کۆمۆنیزم لە ئێستاوە ئامادەکاری نەکا بۆ ئەم شتانەکە دەکرێت بێتە پێشەوە دەکەیت لەرەستی بە وە کۆمەڵک لاوازی کە هەیە وەک لەوانەی کە هێشتا ئاستی جەماوەریەکەی بەو جۆرە نییە هێشتا ئاستی ڕێکخراوبوونەکەی بەو جۆرە نییە هێشتا لە هەندێک شوێن بۆشایی ئیداری و ئەمنی پێک دێ پڕ نەکراوەتەوە هێشتا زۆر شتی کە دەتوانم بڵێم کە هێشتا ماون ئەوە کاری چەپ و کۆمۆنیزمە وەڵامی بداتەوە و هەر هێزێک حتا پەیوەندی بەوە نیە و هێزە چەندە گەورەیە یا بچکۆلەیە لە هەلومەرجی شۆڕژگێڕانەدا یەک واقعیەت هەیە هێزێکی بچکۆلە لە هەلومەرجی شۆڕژگێڕانەدا بە تەشخیصی دروست بە دەخالەتی دروست بە نەخشەی دروست بە پلاتفۆرمی دروست بە وەڵامی دروست بە ئامادەیی دروست و
بەمانە دەتوانێت گەورە ببێت وە بەدەتوانێت بێتە هێزی چارە نووساز و یەکلاکەرەوە ئەم شانسە بۆ چەپوو کۆمۆنیزم هەیە ئەم بزتنەوەی چەپوو کۆمۆنیزمە وەرەبێت چەپوو کۆمۆنیزم بۆ ئەوە ئامادە بێت. دوو بینەر پرسیاری تقریبان هاوشەوەیان کردووە پێم خۆشە ئەوانش بێنمە سەر شاشەکە و ئاراستەی ئێوەیان بکەم. دەڵێن کە مستەفا هیجری داوای خۆپیشاندانی هێمنانەی کردووە سەرنجی ئێوە لەمبارەوە چییە؟ و بینەرێکی تریش دەڵێت کە ئایا حیزبی دیموکرات دەتوانێت ئەم خڕۆشانە جەماوەریە هێور بکاتەوە؟ یەکەم شەدەوەیە کە لە پرسیاری دووەمەوە ڕست پێ بکەم ئەم بزوتنەوە جەماوەریە بە هیچ حیزبێکی سیاسی خامۆش ناکرێتەوە لە بەروی خودی بزوتنەوەکە خودی بزوتنەوە جەماوەریەکە زۆر گەورەترە لە هەژمون و حزوری حیزب و پێگەی حیزبەکە ناتوانێت بیکە بۆیە هەموو حیزبێک لە ئێستادا هەوڵ دەدا چەپ و ڕاستی بە بۆ چۆنی من چەپ و ڕاستی لە هەوڵی ئەوڕدایە خۆی پێوە جوت کات یا پێوەی بناسرێتەوە یا مۆری خۆی لێ بدات بەڵام هیچ هێزێک ناتوانێت پاشەکشە لەو هێزە سیاسە ناتوان پاشەکشەی پێ بکە مەگەر سەرکوتی خوێناوی ڕژەم بێوێ ئەو کارە بکە ئەویش لە ئێستادا من پێم وایە ممکن نییە لەبەرەوەی هاوسەنجی هێزەکە بە زۆرێک گۆڕاوە هەر زۆرە زەبر و زەنگێکی زیاتر دەبێتە هۆی وروژاندنی زیاتری خەڵک دەبێتە هۆی درێژەکێشانی پیشاندانەکانی زیاتری خەڵک گەورەتر بوونی بۆیە ئەوش ئیمکانی نیە بۆیە حیزبی دیموکرات ناتوانێت ئەو کارە بکات تاوەندی باسی ئەوەی هێمنانە دەکات مستەفا هیجری دەیەوێت لەو ڕێگەیەوە وانی شام دەکە خەریکن ئەوان دەتوانن دەستور بدەن کە دیارە مواقعیە هێزەکانی ناسیۆنالیزمی کورد لە کوردستانی ئێراندا بەپێی سابقەیەکە هەیەە بە دەرەجاتێکی دیاریکراوە پێگەیان هەیە و خەڵکیان هەیە تەشکیلاتیان هەیە بەڵام کێشەی مستەفا هیجری و ڕەهبەرانی کێبزوتنەوەی ناسیۆنالیزمی کورد ئەوە نییە دەستور بدەن بە خەڵک ئەوەیە کە هەژمونیان نییە مستەفا هیجری لەو ڕێگەیەوە دەیەوێت حەزوری خۆی نیشان بدە ئەگەنم مزارەی هێمنانە نازان بۆ مستەفا هیجری بانگەوازی مزارەی هێمنانە دەکات مەگەر خەڵک بەرەستی بەتاڵەوە لە بەرامبەر دام و دەستگا و هێزە سەرکوتگەرەکان داڕانەوەستاوە خۆ خەڵکی کوردستان چەک بەرەست نین ئەوانەی کە ئەگەر قەرار بێ کەسانێک بچن ئەم خۆپیشاندانە مەدەنیە هێمنانەیە کە ئێستا هەیە و دەسەڵاتی هێناوەتە لەرزە تێک بدات ئەوەی هێزەکانی مستەفا ئەو هێزانەیەک هێزەکانی مستەفا هیجری و هاوشێوەکانی ئەوەن کە دەیانەوێت چەک و ئەستحەب بە وجود بێنن و لەو ڕێگەیەوە پاشەکشە بوو بزوتنەوەیە بکەن و بیکەنە ڕێگەیەک بۆ سات و سەودا لەگەڵ جمهوری ئیسلامی بڵێن ئەو پەیوەندی بە ئێمەوە هەیە بەڵام ناتوانن ئەو کارە بکەن لانیکەم لە ئێستادا لەو موقعیەتی ئێستادا هیچ هێزێکی سیاسی ناسیۆنالیست لە کوردستانی ئێراندا ناتوانێت وە قودرەتی پاشەکشەکردن بە وجودنەوەی نییە ئللا ئەوەی کە دەیانەوێت خۆیانی لەگەڵ زووتکەن ئەگەر بۆیان بکرێ ئەیانەوێت ناسنامەی خۆیانی لێ بدەن دەیانەوێت بە زۆرێک لە زۆرەکان ئەگەر دیارە بۆیان بکرێ بەلا ڕێیدا برن ئەمانە تاوان هەموو هەوڵێکن هەموو هێزێکی بورژوازی ئەو کارە دەکات خۆ یەکێک لە کێشەکانی هەموو شەڕ و شوڕاپەڕیەک لە سەراسەری دنیادا مەسەلەی زینی شۆڕشە مەسەلەی بەلاڕێدابردنی ڕاپەڕینە مەسەلەی تەشویقکردنی هەستانە جەماوەریەکانە مستەفا هیجری لەو بابەتە زیاتر ناتوانێت هیچی بکات چکە خودی ئەم بزوتنەوەیە کە هەیە نامۆیە بە نەریتی ناسیۆنالیزمی کورد ناسیۆنالیزمی کورد لەوەتی هەیە نەریتی ناسیۆنالیزمی کورد چی بووە ئەوە بووە کە بچێ مفاوەزە لەگەڵ دەسەڵاتی ناوەندی بکە ئەوە بووە کە لە پەیوەندی نێوان اختلافاتی وڵاتەکاندا کەڵک وەربگرێت و بچێ حەزور پەیداکە وەسەیەم دەستی بردو بۆ چەک و خەباتی چەکدارانە لە گۆشەیەکەوە کە هێرش بکەنە سەر چەند پایگایەک و لەو ڕێگەیەوە حزوریان پەیدا کردووە بەڵام حزوری شاری حزوری بزوتنەوەی کرێکاری حزوری بزوتنەوەی ژن حزوری بزوتنەوەی لاوان لەم بزوتنەوەدا ناکۆکە بە پایەی ناسیۆنالیزمی کورد خودی کارنامەی ناسیۆنالیزمی کورد بەکردەوەی بە ئێمە نیشانداوە 30 ساڵی ڕابردووی دەسەڵاتی ناسیۆنالیزمی لە کوردستانی عێراقدا باشترین بەڵگەیە بۆ نیشاندانی هێزەکانی لە چەشنی مستەفا هیجری باشترین بەڵگەی نیشانەیە بە تەماشا بەرخوردی ئەو هێزانە بکەن لە دەسەڵاتی ناسیۆنالیزمی کورد لە کوردستانی عێراقدا لە بەرامبەر ژن و لاودا کە لە ئێراندا ژن و لاو بەرسەڵاتی جمهوری ئیسلامی هاتوونەتە مەیدان پێتان وایە هەموو کەس دەزانێت کە لاوان و ژنانی کۆمەڵگەی ئێران و بەتابەتیش کۆمەڵگەی کوردستان زۆر باس ئەزمموی دەسەڵاتی ناسیۆنالیزمی کوردیان لە کوردستانی عێراقدا لەبەر چاوە
دەزانن تەنانەت ئەگەر ئەوانە بەشیشیان پێبڕە لە سەڵاتی ئاخوندەکانی ئیسلامدا یا لە سەڵاتی ئاخوندەکانی لە سەڵاتی دوای ئاخوندەکانی ئێراندا هەر ئەو کارە دەکەن کە یەکێتی پارتی لە کوردستانی عێراق کردوویان واگە قەراریش بێ توندوتیژ یەک بچێتە پێشەوە ئەوە مستەفا هیزی و هێزەکانن دەیانەوێ ئەو کارە بکەن کە نابێ خەڵک ڕێگەیان پێ خەڵک ڕێگە و مەیدانەکانی خەباتی خۆی دۆزیوەتەوە کە دەزانێت بەگرتنی چوار ڕەبایە یا بەگرتنی بەهێزێکی محەلی یا دابەشکردنی هێزەکان بەسەر نات جوغرافیاکاندا ناتوانێت جمهوری ئیسلامی بڕوخێنێ جمهوری ئیسلامی لە ناوەند دەڕوخێ جمهوری ئیسلامی بەهێزی سەراسەری دەڕوخێ لە هەموو ئێراندا جمهوری ئیسلامی لە کوردستانەوە ناڕوخێ تەنانەت دەگەر هەموو هێزی چەکداری دەیان حیزبی سیاسی وەک مستەفا هیزی لە کوردستاندا حزور پەیدا بکەن ئەوە ناتوانێت جمهوری ئیسلامی بڕوخێن جمهوری ئیسلامی بەهێزی جەماوەری دەڕوخێ بەهێزی جەماوەری بەتابەت ئەگەر ڕێکخراو بێ بەتابەتی ئەگەر بەرچاوی ڕۆشن بێ دەڕوخێ هێشتا بزودنەوەی جەماوەری لە ئێراندا تا ئێستا کە هاتووە ئەم بەرچاو ڕوونیە بەکردەوە نیشانداوە بە بۆچوونی من ئەم بەرچاوکردنی ڕوشانداوە بەوەی کە ملی نەداوە بە دروشمی محەلی بەوەی کە جوڵانەوەکەی خۆی لە کوردستاندا بەستەوە بزودنەوەی سەراسەریەوە بە دروشمیەکانەوە کە حاضر نییە ناسنامێکی محەلی بەرەستەوە بگرێ بۆی خۆی و ئەم بزودنەوەی خەریک هەتا خواستە محەلیەکانی خۆشی لە چاوی سەرکەوتنی بزودنەوەی سەراسەری لە ئێراندا دەبینێت یعنی ئەگەر بزودنەوەی شۆڕژگەرانە لە کوردستاندا قەرار بێ بە ئامانجەکانی خۆی بکە دەبێت بەشێک بێ لەم بزودنەوە ناڕزایەتی سەراسەریە بۆ ڕوخاندنی جمهوری ئیسلامی بە هەمان ئەندازە حزوری هەیە بەشێکە لەم بزودنەوەیە چارەسەری ئایندەی کێشەی سیاسی خەڵکی کوردستانیش لە ئێراندا مەیسەرتر دەکەن لاوان و ژنانی سپاس مادومان کردی زۆر کە ئەم شەو توانیت لە دوو بەرنامەی جیاوازی پێشەنگ تیڤیدا ئامادە بیت زۆر سپاس بۆ ئێوە دەستی ئێوە خۆش بێت و جارێکیکە سپاس بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان زۆر سپاس بۆ ئێوە بە داوای لێبوردنەوە لە بینەرانی عزیز کە نەمانتوانی تەواوی ئەو پرسیار و سەرنجانی کە هاتبوون تاوتوان بکەین بەهۆی کەمی ماوەکەوە بەڵام سپاس گوزارین بۆ ئەو بەشداریە چالاکیانەتان کە هەتان بوو لە چاوپێکەوتنەکاندا ئازیزان یەکتەوەری ترکە ماوە پێشکەشی ئێوەی بکەین ئەویش سەبارەت بە پرۆژە یاسای نوێی کارەکە ئەنجومەنی وەزیران دەیەوێت ئاراستی پەرلەمانی بکاتەوەکو دەنگی لەسەر بدات پێشتر چەند بەرنامەیەکمان لەسەر ئەنجامدا بوو بەڵام لایەنەکانی پەرلەمان لە ڕۆژانی ڕابردوودا قسە و باسییان لە سەرکردبوو وەکەمتر ئەم بابەتە قسەی لەسەرکرا بوو بۆیە ئێمە بەشێک لە هەڵسوڕاوی بزوتنەوەی کرێکاریمان دوات لەوانە وەستا مەهدی ڕەسوول سەرنووسەری بڵاوکراوی دەنگی کرێکار و وەستا مستەفا سکرتێری ڕێکخراوی بیناسازی ئەوانمان دوان بۆ ئەوەی کە بۆ چوونی خوان سەبارەت بەم پرۆژە یاسای نوێی کارە بدەن فەرمونون لە پێشە گوێبیستی قسە و باسێکی کورد لێ دوانێکی وەستا مەهدی ڕەسوول بێت هەروەک پێشبینیمانە کرد ڕەشنووسی پرۆژە یاسای کارەکەی کە لە ئەنجومەنی وەزیرانەوە چۆتە پەرلەمان خەریکە بە پرۆسەیەکە تێپەڕە بێ و ئەیکەن بە یاسای کار ئێمە سەرەتا وتمان کە ئەم ڕەشنووسە سرنج و تێبینیمان هەیە لەسەری لەبەر چەند خاڵێک یەک لەوانە ئەم ڕەشنووسی یاسای کارەکە ئامادە کراوە بە ڕاشکاوانە دانی نەناو بە مافی ئازادی ڕێکخراوبوون دووەم کاری مناڵانی قەدەغەن نەکردووە سێەم ئەم یاسایکارە تەواوەن لە بەرژەوەندی خاوەنکارەکانە و دەستیان ئاوەڵا بۆ بۆی کە گرێبەستی کار بە ئارەزوی خۆیان و تاگلایانە بەسەر کرێکارانە فەرزکەنوە پێشیان واژووەکەن یعنی بە تەواوی ئەم یاسایکارە ئەگەر ببێ بە یاسا لە قازانجی کرێکاران نییە بۆیە تا ئێمە جەخت دەکەینەوە لەسەر ئەو خاڵانەوە لەسەر ئەو داوای کە کردمان لە پەرلەمان کە دەنگی پێ نەدەن و نەبێ بە یاسا شتێکی کەش ئەوەیە کە هەتا ئێستا ئەم یاسایکارە کرێکاران هیچ بەشدار نەبوونە نوێنەرایەتیان نەکراوە لەو ڕەشنووسەیە و هەتا ئێستاش ئەم لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و مافی مرۆڤە نەچۆتە ناو پرۆژە پیشەسازیەکان و لایەنی کەم 3 مانگ مۆڵەت بدا کە کرێکاران بزانن ئەمە چ ڕەشنووسێکە کوێی بە قازانجێتی کوێی بە قازانجی نییە ئەم پرۆسەیە خەریکە وردە تێپەڕە بێ و ئەبێتە یاسای کار بۆیە ئێمە دیسانەوە تاکی دەکەینەوە کە جەخت دەکەینەوە لەسەر ئەوەی کە ئەم ڕەشنووسە
بەکەڵک ناکرێت بێ بە یاسای کار و سبەینە کرێکارات بەو یاسایە مامەڵە بکرێت. بەڵێ بینەرانی عزیز ئەوە لێدوانێکی وەستا مەهدی ڕەسوول سەرنووسەری بڵاوکراوەی دەنگی کرێکار بوو سەبارەت بە پرۆژە یاسای نوێی کار. لێدوانێکی تر کە وەرمانگرتووە لە وەستا مستەفا سکرتێری ڕێکخراوی کرێکارانی بیناسازیە. گوێبیستی ئەم لێدوانەش بن. بەنسبەت دەم دەستورەوە کە یاسای کاروانە پەرلەمانەوێت تێپەڕێنێ من بەڕاستیەکەی وەک چالاکەوانی کرێکاران وەک گەڵسوڕایی کرێکاری دیارە ئەگەر لە ساڵحی کرێکار و ڕەشوڕوتوانە بێت دیشێکی باشە، بەڵام خۆی بە عەکسەوەی بە پێچەوانەوە ئەمان هاتوون لە ئینی پەرلەمانیوانەیانێ دەستوری یاسای کار تێپەڕێنن لە عینی کاتە پرسیان بە هیچ سندیکایەک و هیچ ڕێکخراوی کرێکاران و چالاکەوانی کرێکاران بەعام نەکردووە، هاتوون بەشی بڵێن هەنێ نوێنەرۆلایەنمان کردووە. ئەمەش خۆی لە خۆیان وەک پرسەگورگانەوەە. ئەمە لەلایەک تر ئەگەر بێتە سەر یاسای پەرلەمان و حکوومەتی هەرێم و کوردستانوانە حکوومەتی هەرێم و پەرلەمانوانە لە ساڵحی ڕەشوڕوت و لە ساڵحی بیزار میلەت و ئەمانە کارێک ناکەن دڵخۆشکە بێت. بۆ نمونە مەسەلەن یاسای هەڵبژاردننی پەرلەمانوانە یاساگان هەر بۆ خۆیان درێژ کردوێت و ئەتوان نەموو شتێ بکەن دژی ڕەشوڕوتوانە لە ساڵحی خۆیان. ئەمە ئێستا یاسای پەرلەمانیان درێژ کردەوە بۆ ساڵێکتر بۆ خۆیان هەرو کاراگەن خۆ کاری باش ناکەن بۆ خەڵکی ڕەشوڕوت. ئەمە لەلایەک تر ئەگەر بێن هەر نیوەی یاسای کار تەطبیقکەن لە کوردستانە بۆ نمونە بڵێن لە سا 12 تەرخانکەن بۆ هێزی کار بۆ مەسلەی زەمانی کرێکاروانە ئەوەشیان نەکردووە، هەر خۆیان ئەمەیان داڕشتە بەڵام لە عینی کاتە نایکەن. ئەبێت لە سا 12 کرێکاران و خاوەن کارگەکان بیان لە سا 5 کرێکار خۆیەیە لە عینی کات ئەمە پێڵن زمانی کرێکاران لە کۆی معاملەکانە. ئەوانە مەشیان تەطبیق نەکردووە تا ئەم دەقێ ئەوەی کە بناگەدار ئەمەشیان تەطبیق نەکردووە. بۆیە داوا لە سەرۆکی حکوومەت و لە سەرۆکی پەرلەمانەکەمەوە یاسایە چاوپێخشانەوەی بۆ بکرێت تێی نەپەڕێت. بەڵێ بینەرانی عەزیز ئەمەی دووەمیشیان لێدوانی وەستا مستەفا سکرتێری ڕێکخراوی کرێکارانی بیناسازی بوو لە پەیوەند بە پرۆژەیە یاسای نوێی کارەوە. ئازیزان هەر لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان. سوپاس بۆ بەشداری چالاکانەی ئێوە تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.